ژنانی هەرێمی کوردستان جارێکی تر لە ڕۆژی 8 مارسدا دەنگی نیگەرانیەکانیان بەرز کردەوە و داوایان کرد لە چوارچێوەی یاسا و دامەزراوە ڕسمیەکاندا هەنگاو بۆ باشترکردنی ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان بنرێت. کێشەی ژن کێشەیەکی دوور و درێژی مێژووی ڕێکدا کوتاوە لەبەرەوە هەمیشە خواستمان زۆرە بێ ژنە، یعنی ئەوەی کە بەدەستی ئەهێنین کافی نییە. ژن ئەوێ بگاتە ئەوەی کە هاوڵاتیەکی یەکسانی بە کامیلی حقوقی ئینسانیەی بێت. ئەمڕۆ هەمومان من لێرە لە سلێمانیەوە تا ئەو پەڕی دنیا ژنان هەمویان داوای مافەکەن و هەمومان یەک کێشەمان هەیە، ئەویش ڕوبەڕووبوونەوەی نایەکسانی و نەعەدالەتی و توندوتیژی. چالاکیەکانی ڕۆژی 8 مارس ژنانی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی لە چوارچێوەی کۆمەڵێک چالاکی و پەیامدا کۆ کردەوە و هەمووان هاوڕابوون لەسەرەوەی پێویستە دەرفەتی زیاتر لە بەردەم توانە و خواستەکانی ژناندا بڕەخسێنرێت. نیگەرانیەکانی ژنان بۆ ئەوەیە کە ساڵانێکە ژنان خەباتەکەن، بەڵام هێشتا لە ئاستمۆحی ژنانە ئەو ئامانجانەی کە ژنان هەیەیان بووە کە ئامانجی دوورخایەنن. بەڕاستی تا ئێستا ناتوانین بڵین دەستکەوت نەبووە، دەستکەوت هەبووە بەڵام لە ئاسی تمۆحی ژنانانیە. لە 2 ساڵی ڕابردوو دەتوانم بڵم تاوەکو ئێستا هیچ یاسایەک دەرنەچووە کە تایبەت بێ بە پرسەکانی ژنان. ژنانی هەرێمی کوردستان ڕۆژی 8 مارسیان کردە دەرفەتێک بۆ دووبارە خستنە ڕووی ئەو داخوازیانەی کە ساڵانێکە داوای جێبەجێکردنی دەکەن. بە هەمان شێوەی 8 مارس بکەینە سەرەتای ڕێکخراوکردنی ناڕەزایەتیەکانی بەرامبەر بەم بارودۆخە سەختە ئابووری و سیاسی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. هاتنە مەیدانی ژنان لە پاڵ پیاواندا دەتوانێت فشارێکی گەورە دروست بکات بۆ سەر دەسەڵاتدارانی هەرێم. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر کە بەرزبوونەوەیەکی بەرچاو دەبیندێت لە ڕێژەی وێرانکاری دەربەدەر و خەمۆکی و لە دەستدانی ماف بۆ ڕێژەیەکی زۆر لە ژنانی ئاوارە و دەربەدەرکراوە. ئیرۆ ڕۆژێک وەکە سامبۆلە هەموو بەرخۆدانیم بێ هەمپایە ژنێ تێزانین ji dil û can destpêkê pîroz dikim. حەزەکەم ژنانی خانەقین ڕۆڵی خۆیان بگیرن لە هەموو بوارەکان. هیوادارم ئەم ساڵ ببێتە مایەی بەدیهێنانی دەستکەوتەکانمان. بەڕێوەچوونی دایان چالاکی و مەراسیم لە ڕۆژی 8 مارسدا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان پامێکی ڕوونی ژنان بوو بۆ دامەزراوەکانی هەرێم تاکو لەو ڕێگەیەوە هەوڵی کەمکردنەوەی تونند و تیژەکان و باشترکردنی ڕەوشی ژنان بدرێت. هاوشێوەی ساڵانی ڕابردوو ژنانی هەرێمی کوردستان لە ڕۆژە تاقانەکەیاندا نیگەرانی خۆیان دەربارەی بارودۆخی ژیانیان دەربڕی بە بۆچوونی ئەوان ئەو بەرەو پێچوونانەی کە لە ڕەوشی ژناندا لە هەرێمی کوردستان بەدی هاتووە لە ئاستخواست و داخوازیەکانی ئەواندا نییە، بەڵکو پێویستە ژنان بەشداریەکی ڕاستەقینە بکەن لە هەموو جومگە گرنگەکانی ژیاندا. مەریوانە بڵا، کورسات نیوز.